تۆ دینەکەتی بۆ مەفرۆش، تۆ قیامەتی بۆ مەفرۆش، تۆ خۆتی بۆ زایە مەکە، هەر دێتە دەستت. وما الحياة الدنيا إلا لعب وله وللدار الآخرة خير للذين يتقون أفلا تعقلون. هەر هەڵپەت نەبێ بۆ دنیا هیچ نییە براکانم. مەیفرۆشە بە سعری دنیا زۆر کەمە، زۆر خوا بە هیچ دایناوە. سعری باڵە مێشولەیەکی بۆ داناوە خوای گەورە، بگرە لەوەش کەمتر. لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة. ئەگەر دنیا لای خوا لە بەرامبەری باڵە مێشولەیەک بووە، یعنی لە بەرامبەریشی نییە، کەواتە باڵە مێشولەیەک نەژی ئەم دنیا، تۆ دینەکەتی بۆ مەفرۆشە، تۆ قیامەتی بۆ مەفرۆشە، تۆ خۆتی بۆ زایە مەکە، هەر دێتە دەستت. ئەمڕۆ بێ یا سبەی، وەڵڵاهی ئەمڕۆ زەرەرت کردووە، سبەی نێخوای گەورە بۆ تێنێتەوە، چونکە ڕزقی تۆ خوای گەورە باڵا دەست دیاری کردووە. إن الله هو الرزاق ذو القوة المتين. خوای گەورە ڕەزاقە، خاوەنی ئەو پەڕی قووەت و دەسەڵاتە. خوا ڕزقی تۆیە، ڕزقەکەی تۆ لای خوایە، و دڵنیاش بکە خوای گەورە باڵا دەست ئەجەلێکی بۆ تۆ داناوە، لەگەڵ ڕزقەکەدا هەردووکیان تەواو بن. کەس ڕزقی کەس ناخوا، کەس ئەجەلی کەس نابە. خوای گەورە باڵا دەست هەردووکیان تەواو ئەکا. و کەسێک کە ڕزقی نەما لەسەر زەوی، ئەجەلەکەی حازرە و مەلایکەتی مردن دێت گیان یەکێشێ و ئەچێ بۆ ئەو ڕۆژەی کە ئیتر پێویستەکە لەوە و دوابژی. جا ئەو کاتە ئینسان یانەوە تاڵێ ها ئومقڕە و کتابیە، ئادی بخوێنەوە فەرمون براکانم، خزم و کەسەکانم، باوکو دایکم لە قیامەت ئادی ببینن ئەها دەرچووم شکر، ئەها بەدەستی ڕاستم وەرم گرت، ئەها الحەمدولله ڕەنجەکەم بە خەسار نەچوو. یانەوە تاڵێ ڕەبی ڕجیعونی لعلی ئەعمل صالحا فيما تركت، یانەڵێ خوایە بمگەڕەرەوە بۆ دنیا بەس عەمەلی صالح بکەم. خوای گەورە فەرمێ کەلا ئینەها کەلیمەة هو قائلها. نەخێر، بۆ خۆتە دوت، بۆ خۆتە دوت، گەڕانەوە نییە. بۆیە برا خۆشەویستەکانم، ئینسان یان خەسارەتمەندە یانەوە تا لە قازانجێکی زۆر زۆرایە. گەورەترین قازانج بۆ تۆ بریتێ لە لەش ساغی، بریتێ لە عەفوی خوا بۆ دینت، بۆ ماڵت، بۆ سەرۆت و سامانت، بۆ منداڵت، بۆ هەموو کاروبارەکانت لەبیرت نەچێ لە خوای گەورە و باڵا دەستی داوا بکە. خوای گەورە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، اللهم إنا نسألك العافية في الدنيا والآخرة. اللهم إنا نسألك العفو والعافية في الدنيا والآخرة.